وڵاتی ئێران بێوچان کار لە سەر پرۆژە ئاویەکان و بەنداوەکان دەکا کە لەسەر ڕووبارە نێودەوڵەتیەکانی سیروان و زەی بچووک و لقەکانی دروستی کردوون و بەردەوامە لە دروستکردنی بەنداوی زیاتر. یەکێک لەو پرۆژە گەورانەی کە ئێران خەریکی دروستکردنیەتی و بەشێکی زۆری لە تەوابووندایە پرۆژەی ئاوی گەرمەسێر TWP کە هاوشێوەی پرۆژەی گاپی تورکیە. پرۆژەی TWP جگەل لە تونێلی نەوسوو چەند تونێلێکی تری لاوەکی پێک هاتووە لە 13 بەنداو لە ئاوەزێڵی گەورەی سیروان کە بریتین لە گاوشان، سلێمانشا، ئازادی، گاران، ژاوە، زێویە، ئازاد، داریان، زمکان، هێرۆی، ئەزگەڵا، ئەمیراباد و بەنداوی ڕەمشاد. بەنداوەکانی پرۆژەی ئاوی گەرمەسێر ئەو بەنداوانەی وڵاتی ئێران دروستی کردوون لەسەر ڕووباری سیروان بریتین لە بەنداوی داریان پاوە. ئەم بەنداوە توانای گلدانەوەی 338 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. پێک هاتووە لە 2 تونێلی سەرەکی، تونێلی لای ڕاست بە درێژی 989 مەتر و تونێلی لای چەپ 1034 مەتر. بەنداوی هێرۆی لەسەر ڕووباری سیروان دروست کراوە بە دووری 30 کیلۆمەتر لە بەنداوی داریانەوە و توانای گلدانەوەی 12 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی زمکان لەسەر لقی زمکان دروست کراوە کە یەکێکە لە لقە سەرەکیەکانی ڕووباری سیروان و توانای گلدانەوەی زیاتر لە 23 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی گاوشان ئامانج لە دروستکردنی گواستنەوەی 550 میلیۆن مەتر سێجا ئاوە لە ڕووباری سیروانەوە بۆ ئاوەزێڵی ڕووباری کەرخە بە تونێلی ئاوی با ڕێژەی 30 مەتر بۆ 3 چرکە. بەنداوی گاران ئەم بەنداوە ئەکەوێتە دووری 20 کیلۆمەتر لە شاری مەریوان لە سەرزەی گارانی ئاوەزێڵی سیروان دروست کراوە و توانای خەزمکردنی زیاتر لە 110 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی ئازاد بنێر لەسەر لقی گورە دروست کراوە کە لقەکە لە لقەکانی ڕووباری سیروان و توانای گلدانەوەی 300 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی زێویە لە دووری 26 کیلۆمەتر لە شاری کامیاران دروست کراوە و توانای گلدانەوەی 7 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی ژاوە بەنداوێکی کۆنکرێتیە و یەکێکە لە باشترین بەنداوە کۆنکرێتیەکانی جیهان و توانایی گلدانەوەی 172 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی ئازادی لەسەر لقی ئازاد کە یەکێکە لە لقەکانی ڕووباری سیروان دروست کراوە لە نێوان سنە و مەریوان توانایی گلدانەوەی زیاتر لە 7.5 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی سلێمانشا توانایی گلدانەوەی زیاتر لە 48 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی ئەمیرئاباد لە کامیاران دروست کراوە و توانایی گلدانەوەی زیاتر لە 6 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی ڕەمشەد توانایی گلدانەوەی زیاتر لە 6 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی ئەزگەڵا شەهیدانی ئەزگەڵا ئەم بەنداوە ئەکەوێتە ناوچەی سەرتەک لە دیوی ئێرانەوە توانای خەزمکردنی زیاتر لە 30 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە. ئەم بەنداوە کۆتا بەنداوی بەشی یەکەمی پرۆژەی ئاوی گەرمەسێرە کە ئاو لە بەنداوەکانی ترەوە ئەگوازێتەوە بۆی بە تونێلی نەوسوو دواتر بۆ بەشی دووەمی پرۆژەی گەرمەسێر. کەناڵ و بەنداوە لاوەکیەکانی کەناڵی لادان ئەم بەنداوانە بە شێوەیەکی بەنداوی بچووک و ڕێخەرن و لە ڕێی تونێل و کەناڵەوە ڕێڕەوی لقەکانی ڕووباری سیروان دەگۆڕن و ئاو دەگوازنەوە بۆ نێو تونێلی نەوسوو. ئەم جۆرە کارە ئەندازەیە ترسناکترین جۆرە لە جۆرەکانی بڕینی ئاو چونکە بەم کارە هەموو ئەو لقانەی کە ئاو کۆ دەکەنەوە لە ئاوەزێڵی سیروانەوە دێنە خاکی باشووری کوردستان ڕێگریان لێ دەکرێت و ئەو بڕئاوەی کە مافی باشووری کوردستان و وڵاتی عێراق دەگوازرێتەوە بۆ ناوچەیەکی تر لەناو ئێران. مامۆستاگان ئەو لقانەی کە ئەڕژێنە ناو بەنداوی دەربەنی خانەوەیان کە بەنداوی دەربەنی خان پێکەێنن چەند لقیان لە ناو خۆی باشووری کوردستانەوە چەند لقیشیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەڕژێتە ناو بەنداوی دەربەنی خان. بەڵێ لە ڕاستیدا دوو لقی سەرەکی لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە تێدە ناو بەنداوی دەربەنی خان ئەوانیش هەر یەک لە
زەڵم لەگەڵ تانجەڕۆ ئەمانە بە شێوەیەکی ڕاستەوخۆتیانە ناو بەنداوی دەربەنی خانەوە هەروەها بەنسبەت ڕووباری سیروان لە دوێوی وڵاتی ئێرانەوە پێک هاتووە لە 5 لقی سەرەکی کە ئەوانیش هەریەک لە لقی سیروان و لقی باوەڕود و لقی زمکان و لقی لێڵە و لقی مەرەخێڵ ئەمانە بە شێوەیەکی هەندێکیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەندێکیان بە شێوەیەکی ناڕاستەوخۆتیان ناو ڕووباری سیروانەوە ئەوانەی بە شێوەیەکی ڕاستەوخۆن هەریەکە لە زمکان و مەرەخێڵ و لێڵەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆتیان ناو هەرێمی کوردستانەوە هەروها ئەڕژێتە ناو بەنداوی دەربەنی خان بەڵام بەداخەوەی ساگەقەکەی تریان چۆن ئەڕژێت دوو لقەکەی تر ئەوان لە سەروی ناوچەی هەڵەبجەوە بۆ نمونە تێتە ناو هەرێمی کوردستان و دواتر پێکە تێ لەگەڵ تانجەڕۆیە تێتە ناو ڕووباری سیروان و دواتر تێکەڵە بێ لەگەڵ بەنداوی دەربەنی لەسەر هەریەکێک لەم لقانە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەتریش لەلایەن وڵاتی ئێرانەوە بۆ هەرێکێک لەم لقانە بەنداو دروست کراوە بەڵێ بەتەکیید وڵاتی ئێران بەنداوێکی زۆری لەسەر لقەکانی ڕووباری سیروان دروست کردووە و پرۆژەیەکی گەورەی لەسەر ئەم ڕووبارە دروست کردووە کە ناسراوە بە پرۆژەی ئاوی گەرمەسێر ئەم پرۆژەیە پێکاتوە لە 13 بەنداوی سەرەکی توانای گلدانەوەی ئەو 13 بەنداوە 1 ملیار و نیو مەتر سێجا ئاوە کە بە شێوەیەکی ئەندازەی دروست کراوە ئەم بەنداوانە هەروەها ئەو ئاوەی کە سەرڕێژەکات لە بەنداوەکانەوە ئەبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێتە ناو هەرێمی کوردستان و بەداخەوەوان بەنداو یان کەناڵی لادانیان دروست کردووە کە بەنداوی بچووکن وەکو نازمن ڕێگریەکەن تەنانەت لەو ئاوە کە بێتە ناو هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ زۆر باشە لەسەر ئەو سیانزە بەنداوی کە ئاماژەت پێکرد کەمە بە کۆی گشتی لە سەر ئەو لقانە دروست کراون ئەگەر بکرێت ینی با بڵێن باسی لقەکان بکەیت و هەر لەو لقانەی کە بۆن مەسەرەن چەند بەنداوی لەسەر دروست کرا ئەو بناسیێنی زۆر باش بڵێ لە خۆی بەنداوەکان بە شێوەیەکی گشتی لە داریان و دەسی پێەکە داریان و گاران و دواتر هێروێ ئەمە لەسەر لقی سیروان دروست کراوە ئەو بەنداوەکانی تر دابش کراوە لەسەر لقەکانی تر تا ئەگاتە بەنداوی ئەزگەڵا طبعاً ئەم بەنداوانە وەکو ئاماژەم پێی کرد سیانزە بەنداوە لە ئەم سیانزە بەنداوە وەکو ئاماژەم پێی کرد توانەی گلدانەوەی 1 ملیار و نیو مەتر سێجار ئاوی هەیە ئەمانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕێگریان کردیە لەو لقانە کە ئاو بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێر ناو هەرێمی کوردستانەوە بۆیە لە خواروی ئەم بەنداوانە لقی تریان دروست کردووە یان کەناڵ و بەنداوی بچووکیان دروست کردووە و لە خواروی کەناڵ و بەنداوە بچووکەکانەوە تونێڵێکیان دروست کردووە کە یەکێکە لە تونێڵە گەورەکانی جیهان کە ناسراوە بە تونێڵی نەوسود کە تایبەتە بە گواستنەوەی ئاو هەموو ئەو تونێڵە هەموو ئەو ئەوانەی کە سەرڕێژەکە لە بەنداوەکانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەبرێتە ناو تونێڵەکەەوە ڕێگری لەکە کە بێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بۆیە ئەو ئاوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەبرێ بۆ بەنداوی ئەزگەڵا لە بەنداوی ئەزگەڵا ئەم ئاوە هەر هەمووی کۆ ئەکرێتەوە دواتر دابەشەکرێ ئەنێردرێ بۆ ئەحواز و بۆ ناوڕاستی ئێران ینی ئەو تونێلانش با بڵێنەوە تونێلی کە دروست کراوە جارێکی تر یا بڵێن لە خوارەوەی بەنداوەکەیە و ئەو ئاوە هەم دیسان لە ڕێگەی ئەو تونێلەوە دەگوازێتەوە بۆ ناوچەیەکی تر ئەو ناوچەش ئەوەندەی کە من بەدوێدا چوونم کردبێت لە ناو ڕۆژهڵاتی کوردستانیش نییە بەڵکم لە ناوچە فارسەکانە ینی لەو ناوچانی کە با بڵێن زیاتر خەڵکی فارس لێ نیشتەجێە ینی دەگوازرێتەوە بۆ ناوچەکانی تر بەڵێ خۆی ئەم پرۆژەیە کە ناسراوە بە پرۆژەی ئاوی گەرمەسێر پێکاتووە لە دوو بەش یەکەم بەشیان ئەکەوێتە ناو ڕۆژهڵاتی کوردستانەوە کە نزیکەی 50,000 هکتار لە زەوی کشتتوکاڵی دەیمەکاتە زەوی کشتتوکاڵی ئاوی ئەمیش بە ئاوی ئەو بەنداوانەی کە ئاماژەمان پێی کرد دواتر ئاوی تونێڵەکە کە ئەگوازرێتەوە بۆ ناوڕاستی ئێران ئەم ئاوەش بە هەمان شێوە توانای گواستنەوەی ئەو تونێڵە نزیکە 1 ملیار و نیو مەتر سێجا ئاوە ئەیگوازێتەوە بۆ ناوڕاستی ئێران هەروەها بە هەمان شێوە لەو ناوچانە نزیکەی 50,000 هکتار لە زەوی کشتتوکاڵی دەیم ئەبێتە زەوی کشتتوکاڵی ئاوی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کورسان دروستەکە لەبەرەوەی ئێمە ئاوی پێویستمان نامێنێ بۆ ئەوەی هاوسەنگی ژینگە لە ناوچەکانی خۆمانە جێبەجێ بکەین بۆیە ئەو ئاوە بە شێوەیەکی نایاسایی ئێران گلی داوەتەوە و کاریگەری دروست کردو و خۆدان ئەیبینین لەسەر هەرێمی کوردستان واتە بەمە ڕوون بێت لای بینەرانیانی هەموو ئەو با بڵێن لقانەی کە ڕژێنە ناو بەنداوی دەربەنی خان و هەروەها بەنداوی دووکان هەمووم لقانە لە ڕۆژهڵاتی کوردستان دەڕژێت و لەسەر هەریکێک لەم لقانش کە لە سەروی بەنداوی دەربەنی خانەوەن کە لە خاکی ڕۆژهڵاتەوە دەڕژێت وڵاتی ئێران بەنداوی و تونێلی لەسەر هەمووی دروست کردووە مامەسادەمەوە پرسیارە بکەم ینی ئەم دروستکردنی بەندا و تونێلانە لەلایەن وڵاتی ئێران چی کاریگەریەکی خراپ لەسەر ینی داهاتووی ئاو چی لە باشووری کوردستان و لە عێراقیش دروست ئەکات
یان نتوانین بڵین کە ئەمە مەترسی لەسەر ئاسایشی ئاو دروست کردووە؟ بێگومان مەترسی زۆر گەورەی لەسەر ئاسایشی ئاو، ئاسایشی خۆراک، ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی ئەکەوێتە مەترسیەکی زۆر گەورەوە. خۆتان نەزان شتێکەیە لە هەموو وڵاتێکە ناوی ئاسایشی ژینگەیە. ئاسایشی ژینگەی شتێکێ لە هۆکارە سەرەکیەکانی بوونی ئاوە. بەداخەوە ئەگەر ئاو نەمێنێەوە تا ئاسایشی ژینگەمانیش نامێنێ. بۆیە ئەو هەموو جۆرە ئاسایشانە کە باسمان کردەکەوێتە ژێر مەترسیەوە و بە تایبەتی ڕووباری سیروان کە نزیکەی 5 میلیۆن دۆنم لە زەوی کشت و کاڵی ئەبوژێتەوە هەر لە ناوچەکانی هەڵەبجەوە تا ئاگاتە نزیکی باقوبە 5 میلیۆن دۆنمە. بەداخەوە ئەوە زۆربەی زۆری لەدەست چووە و ئیساکە تەنانەت کاریگەری ڕاستەوخۆی وەکو بینیتان لەسەر بەنداوی دەربەنی خان کردووە، هەروەها کاریگەری لەسەر بەنداوی حەمرینیش کردووە، چونکە بەنداوی حەمرین ئیساکە بە تەواوەتی وشکی کردووە، چونکە ئیساکە کەمتر لە 500 میلیۆن مەتر سێجا ئاوی تیاداماوە، واتە نزیک بووەتەوە لە خەزنی مردو. ئەمیش کاریگەری زۆر ڕاستەوخۆی ئەبێ و زۆر خراپ ئەبێ لەسەر ناوچەکانی دیالە، هەروەها بەغدا و کشت و کاڵ لەو ناوچانە نامێنێ. بۆیە ئەگەر کشت و کاڵ لەو ناوچانە نامێنێ واتە ژیانیشی تیا نامێنێ و ئاوی خواردنەوە و ئاوی ژێر زەوی بە شێوەیەکی گشتی لە ناوچەی گەرمیانەوە تا ئاگاتە بەغا ئەکەوێتە ژێر مەترسیەکی زۆر گەورەوە کە ڕەنگە نەتوانین لە داهاتوودا چارەسەری. بەنسبەت ئەو بەنداوانەی لە وڵاتی ئێران و لە وڵاتی تورکیا دروست کراوە، بەداخەوە هەر هەمووی ئەکەوێتە سەر هێڵی بوومە لەرزەوە کە ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستانە بێ. بەڕاستی ئەگەر حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان نەکەون ئەتیفاقی لەگەڵ ئێرانە، ئەو بەنداوانە مەترسی زۆر گەورە لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان دروستەکەن، چونکە شکانی ئەو بەنداوانە واتە نەمانی ژیان بە تایبەتی لەو ناوچانەی کە هەلە هەرێمی کوردستانە و ئەمە کاریگەری زۆر مەترسیداری ئەبێ. بۆیە ئەبێ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان جەخت لەسەر ئەو خاڵە بکەنەوە کە ئەبێ وەکو پێویست ئاو بەربدەنەوە، چونکە ئەوە شوێنی مەترسیە کە بەنداوی لێ دروست کراوە لە وڵاتانە. تونێلی نەوسوو بە گەورەترین تونێلی ئاوی لە جیهان هەژمار دەکرێت. درێژیەکەی 48.7 کیلۆمەتر بە تیرەی 6 متر و 125 سانتیم، لە هەندێک شوێن تیرەکەی دەگاتە 9 متر. ئامانج لەم تونێلە گواستنەوەی بڕی زیاتر لە 7 متر بۆ 3 چرکەیە لە ئاو لە بەندا و لقەکانی داریان، سمکان، لێڵا، مرەخێڵ، گردی قاسمان و هێرۆی و بۆ بەنداوی ئەزگەڵ و دواتر بۆ ئیلام دەگوازێتەوە. ئەم تونێلە کۆتایی بەلقەکانی ڕووبەری سیروان دێنێ کە دێنە نێوخاکی باشووری کوردستان و عێراقەوە. کاریگەری زۆر خراپ لەسەر ناوچەی گەرمیان و پارێزگای دیالە و تەنان ڕووبەری دیجلەش دەبێ، چونکە ڕووبەری سیروان یەکێکە لە گرنگترین زەیەکانی دیجلە. توانای گواستنەوەی 1 ملیار و 600 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە بۆ بەشی دووەمی پرۆژەی گەرمەسێر کە ئەو بڕە ئاوە دەگوازێتەوە بۆ پارێزگای ئیلام. مامۆستا ئەو بەنداوانی کە بڵێن ئێران دروستی کردووە ئێستا ئەو ئاوی لێ گرتووەتەوە؟ بەڵێ نایڵێت ئەو ئاوە بێتە ناو. بەڵێ ئێستاکە بەنسبەت پرۆژەی ئاوی گەرمەسێر بە تەواوەتی تەواو بووە، چونکە ساڵی ڕابردوو لە کۆتایی ساڵی ڕابردووە تەواو بوو و پرۆژەی دەریاچەی ورمێ مانگی داهاتوو تەواو بێ. ئەوە کاریگەریەکانی دەرەکەوێ بە تایبەتی ئێستاکە ئێمە سەرەتای وەرزی هاوینە ڕەنگە هەستی زۆرمان نەکرد بێ بە کاریگەریەکانی، بەڵام لە مانگی 7 و 8 و 9 کاریگەریەکانی زیاتر دەرەکەون و ئەم ناوچەیە تووشی گرفتی زۆر گەورە بن، چ لە ڕووی کەش و هەوا، چ لە ڕووی کشت و کاڵەوە، چ لە ڕووی ئاوە. بۆیە ئەبێ لەگەڵ حکوومەتی ئێرانیە ئێمە بگەینە ئەتیفاقێک، هەرچەند من زۆر قەناعەتم نییە بەو کارانەی کە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەیەکە. بۆیە ناوچەکان بەرەو مەترسیەکی زۆر گەورە ئەچێ ئەگەر چارەسەر نەکرێت. وبێت بە هۆکارێکیش بۆ دروستبوونی بە بیابانبوونەوەی. بەتەکید بە بیابانبوونی ساکە وەکو مەزاهرەکانی دەرکەوتووە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە و لەبەرەوەی ئاویش نامێنێ. بەتەکید ئێمە لە ساڵانی داهاتوو تووشی گرفتێکی زۆر گەورە بین لە گرفتی بە بیابانبوون. هەروەها گرفتی بە بیابانبوون تەنها کاریگەری لەسەر ناوچەی گەرمیان نییە، ڕەنگە بگوازرێتەوە، واتە چونکە دیاردەیەکی خشوەکە ڕەنگە ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش بگرێتەوە. مەترسیێکی گەورەی بەتەکید لەبەرەوەی ئاو نامێنێ ژیان نامێنێ لەم ناوچەیە. مامۆستا وەک دەزانیت ئێمە ینی بە درێژایی بڕینی چەندین کیلۆمەتر لە بەنداوی یان لە دەستپێکی بەنداوی دەربەنی خانەوە بۆ کۆتایی تا گەشتین بەم شوێنە چەندین ماسیمان لە ناو بەنداوەکە بینیوە کە مردوون. هۆکاری مردنیە ماسیانە چییە؟ و هەروەها بۆنێکی ناخۆشی لە ناو ئاوەکە هەیە، ئەوە هۆکارەکەی بۆچیە گەڕن؟ بەڵێ یەکێک لەو هۆکارانەوەتانەیە کە ئاو بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئاستی دابەزیوە، چونکە ئاو وەکو پێویست ناتێتە ناو هەرێمی کوردستانەوە. بۆیە هەر کاتێ
ڕێژەی ئاویان ئاستی ئاو دابەزێ ئەو کاتە ڕێژەی پیسی بەرزە بێتەوە لە ناو ڕووبارەکانە بە تایبەتی ڕێژەی ئیسیە یان ڕێژەی مادە پیسکەرەکانە. ئەمیش کاریگەری ڕاستەوخۆ دروستەکە لەسەر ڕێژەی ئۆکسسیژین لە ناو ئاوە، ڕێژەی ئۆکسسیژینی تواو. بۆیە لەبەر ئەوەی ئاوەکە ڕێژەی پیسی تایە بەرزە، ڕێژەی ئۆکسسیژینی تواو تایە نزمە بێتەوە، بۆیە کاریگەری لەسەر ژیانی ئەو ماسیانە دروستەکە. هەندێک جار ئەبێتە هۆی گواستنەوەیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، هەندێک جار ناتوانن خۆیان بگوازنەوە بۆ شوێنێکی تر، بۆیە تووشی ئەو حاڵەتە بن کە بینیمان لە ڕێ. ئەمە تەنها ماسیەکانیان زیندەوەرەکانی هەموو زیندەوەران ئەگرێتەوە، نەک تەنها بەس ماسیمان بینی، بەڵام ئەکرێ زیندەوەری تریشی تایە بەتەکید هەر تەنانەت بینیتان ڕەنگی ئاوەکەش گۆڕا بە تایبەتی ئەو کاتێک کە نزیک بووینەوە لەم ناوچەیە ڕەنگی ئاوەکە زیاتر سەوز بووەوە و بۆنێکی زۆر ناخۆشیە هات. ئەمیش بەڵگەیەکە لەسەرەوە کە ڕێژەی پیسی تایە بەرز بووەتەوە، هەروەها ڕێژەی ئۆکسسیژین تایە دابەزیوە و ئەمە کاریگەریەکانی زۆر خراپە بێ ئەگەر چارەسەر نەکرێت، چونکە ئەمە سەرچاوی ئاوی خواردنەوەیە بۆ هەڵەبجە و بۆ ناوچەی گەرمیان و بۆ ناوچەکانی خواری و عێراق. ئەمیش کاریگەری زۆر ڕاستەوخۆی ئەبێ لەسەر تەندروستی هاوڵاتیان. هەتا ینی ئەم شوێنشی کە ئێمە لێی وەستاوین پێشتر لێرە ئاو بووە، بەڵام ئێستا گەردیانی چاوی کامێرەکە بتوانێتەوە بگوازێتەوە، ینی ئەوە تاوەکو مەسافەیەکی دوور و لەو شوێنشی کێمە لەی دابەزیوین ینی ئەبینیت کە بۆ نمونە هیچ ئاوێک لێرە نەماوە. هەتا لە با بڵین دەستە چەپمانەوە پرۆژەی ئاوی خواردنەوەی پارێزگای هەڵەبجەی شەید هەیە کە زۆر هەستی پێەکەی کە بە چەندین مەتر ئاستی ئاوەکە دابەزیوە کەمە کاریگەری خراپ لەسەر بەتەکیت خۆی لە ڕاستیدا نزیکەی 70% لە ئاوی ڕووباری سیروان لە وڵاتی ئێرانەوە تێ، ئەو 70% بە تاواتی گیراوەتەوە، بۆیە وەکو خۆتان بینن کاریگەری زۆر خراپی دروست کردووە. یعنی ئەو 70% کە هەمانە سیر پێشتر ئاستی ئاوەکە لەکوێ بۆ ئیساکە ئاستی ئاو لەکوێ پێشتر ئەم ناوچەیە چۆن بووە، بەڵام سیر کە ئیساکە چی پێی هاتووە. ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە، بەداخەوە ئەو 30% کە لە ناوخۆی وڵاتەوە دابینەکرێ وەکو پێویست ئێمە سوودمان لێ نەبینەوە و زیادڕەوەیەکی زۆر لەسەری هەیە. ئەگەر ئەم زیادڕەویانە چارەسەر نەکرێ ئێمە لە داهاتوودا بەڕاستی ئەبێتە هەڕەشەیەکی زۆر گەورە لەسەر ژیانی دانیشتوانی هەرێمی کوردستان بەتایبەتی ئەم ناوچەیە. توانین بڵین ینی جەنگی جیهانی سێم یان جەنگی ئاو ئەگەری ڕوودانی هەیە؟ ئێمە های لە سەرەتای ڕوودانی جەنگی ئاو ئێستاکە بە تەواتی لە عێراقا ڕووی داوە، چونکە من پێشتر ئاماژەم پێی کردووە لە چەندین بەرنامە و نووسینترا بەڕاستی یەکێک لەو ناوچانەی کە زۆر مەترسیدارن بۆ ڕوودانی جەنگی ئاوەکەوێتە نێوان عێراق و ئێران و سووریەوە و ئیساکە مەزاهری جەنگەکە دەرکەوتووە بۆمان. بەڕاستی ئیساکەەوە ئاو خەریکە نامێنێت و خەڵک کشتتوکاڵی لەدەستداوە، وشکە ساڵی گۆڕانکاریەکانی کەشوهەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕێژەی ئاو دروست کردووە. بۆیە وڵاتەکان بە تایبەتی وڵاتانی سەرچاوک و ئێران و تورکیا و سووریا هەوڵی جدیان داوە ئاو گل بدەنەوە و کاریگەری ڕاستەوخۆ لەسەر خواری خۆیان دروستکەن وەکو عێراق و هەرێمی کوردستان. ئەمە خۆی بۆ خۆی جەنگی ئاوە، بەڵام ئەمە سەرەتاکەیەتی ڕەنگە لە داهاتووە خراپتر بێتەوە لە ئێستا. چی بکەین بۆ ئەوەی کە داهاتووی خۆمان و هەروەها داهاتووی زیندەوەرەکان و داهاتووی ژیانکردن لە باشووری کوردستان و لە عێراقیشا بپارێزین؟ خۆی لە ڕاستیدا چەند ڕێگەیەک هەیە بۆی ئێمە خۆمان دەرباز بکەین لەم کەم ئاویە. یەکێک لەوانە بۆ نمونە بێ گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئێرانە بکەین بەبوونی چەند لایەنێکی نێودەوڵەتی، ئەبێ بگەین نەتیجەیەک، ئەبێ اتفاقیاتی تازەیان لەگەڵا بنووسینەوە و لەگەڵیان نەدانشین بۆ ئەوەی ئەو ئاوەی کە هەمانە ئەو مافەی کە هەمانە لە ئاو ساڵانە وەریگرین، چونکە ئەم ئاوەیە تێتە ناو هەرێمی کوردستانەوە ئاوی ئێستا و دوێنێ نییە، هین چەند ساڵی ڕابردوو نیە، ئەمە پێڵێن مافی مێژووی، واتە ئەم ناوچەیە سەدان هەزار ساڵە ئەم ئاوەی تێدا هەیە. معقول نییە ئێران بێت بیگرێتەوە. ڕاستە ئێران خۆی کێشەی وشکە ساڵی و کێشەی گۆڕانکاریەکانی کەشوهەوای هەیە، بەڵام ئەمە کێشەیەکی تایبەت نییە بە ئێران، هەموو وڵاتانی دنیا ئەو کێشەیانە هەیە. ئێران مافی خۆیەتی سوود لە ئاو ببینێ، بەڵام نەک بەم شێوەیە وڵاتێکی کامل بێ ئاویەکەی بۆ ئەوەی خۆت ببوژێنیتەوە. بەڕاستی ئەمە کارەساتە، ئەمە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە هیچ ڕێگەی نابێتەوە و عێراق دەتوانێت سکاڵا دروستکە یان سکاڵا بنووسێ لەلایەنە نێودەوڵەتیەکان لەسەر ئێران، بەڵام عێراق ئایا ئەیکات لەبەرەوەی عێراق ساکە بووەتە بەشێک لە ئێران و ئەجندای وڵاتی ئێران جێبەجێەکە. تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ترچین، یعنی ئێمە لە ناو خۆی خۆمان ناتوانین چی بکەین بۆ ئەوەی ئیدارێکی باشی ئاو بدەین و بتوانین دەست بەو ئاوە بگرین کە هەمانە بتوانین کاریگەریش دروستکەین لەسەر وڵات. بەڵێ ئەو شتانە کە ئاماژەم پێکردم خۆم دەستم لێ شۆردووە بەڕاستی، چونکە لە ڕووی دیبلۆماسیەوە من ناتوانین هیچ لەگەڵ وڵاتی ئێران بکەین. ئێرانیش ئامادە نییە دەیان ملیار دۆلاری لەسەر ئەو بەنداوانە دروست کردەوە ساکە بێت و اتفاق لەگەڵ ئێمەیە بکە و دانیشێ لەسەر مێزی گفتوگۆ. ئەمە بێ لە بیر خۆمانی ببینەوە. ڕێگەی ترەوەتانێ لە ناوخۆی وڵاتە ئێمە ئەبێ ئاو بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی زانستی ئاو بەڕێوە بین. بەداخۆ ئێمە لە هەرێمی کوردستان شتێکمان نییە ناوی ئاسایشی ئاو بێ، شتێکمان نییە ناوی بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو بێ بە شێوەیەکی زانستی. ئەو ئاوەی کە لە وڵاتی ئێرانەوە هات
بە شێوەیەکی ڕاستەوخۆ چووە ناو دژلە و فرات و دواتر ئەچووە ناو شەط العەرەبەوە. بەڕاستی ئەمە کارە سادە. ئێمە لە ناوخۆی وڵات ئەبێ ئەو ئاوەی هەمانە بە شێوەیەکی زانستی بەڕێوە بین ئەبێ دابەشی بکەین لەسەر هەموو ناوچەکانی هەرێمی کورسانیان لەو ناوچانەی کە هەیە، بەڵام بە شێوەیەکی یەکسان سوود لە هەموو دڵۆپێکی ئاو ببینین. هەروەها ئێمە ئاوی سەرچاوی ئاوی ترمان هەیە، وەکو ئاوی پاشەڕۆ و زێڕا بۆ ئەوانە لە وڵاتەکانی ترا سوودی لێ بینن. سەرچاوی ئاوی زۆر گرنگە، ئێمە ئەتوانین ئەو ئاوە سوودی لێ ببینین. و ئێمە کێشەی سەرەکیمان کێشەی بڕینی ئاو نییە لایەن ئێرانەوە. ڕاست ئەمە گرفتێکی گەورەمان بۆ دروستەکە، بەڵام ئەو ئاوەی کە هەمانە بە تایبەتی لە هەرێمی کورسان ئێمە ئەتوانین خۆمانی پێ ببینە ڕێوە. بەڵام بەداخەوە و ئاماژەم پێکرد شتێکمان نییە بە ناوی بەڕێبردنی سەرچاوەکانی ئاو کە ئەمە کارەساتێکی زۆر گەورە دروستەکە بۆمان. هەروەها لە ڕووی کشت و کاڵەوە کە زیاترین بە فیڕۆدانی ئاوی تایە، ئێمە ئەتوانین ڕێگای کشت و کاڵی نوێ بەکاربێنین، وەکو دڵۆپاندنە، وەکو پرشاندنە کە لە وڵاتانی جیهان هەر هەمووی تەنانەت وڵاتە دواکەوتەکان ئەو ڕێگایانە بەکارەتێرن، بەڵام لە هەرێمی کورسان بەداخەوە تا ئیساکە ئێمە نەمان بینێن بە شێوەیەکی زانستی ئەو ئاوە بەکاربێنین. ئەو بەند و کەناڵانەی ڕێگری دەکەن لە هاتنی ئاوی ئەو لقانەی ڕوبەری سیروان بۆ نێوخاکی باشووری کوردستان بریتین لە بەند و کەناڵی مرەخێڵ کە ئاو لە لقی مرەخێڵەوە دەگوازێتەوە بە نێو تونێلی نەوسوو، بەند و کەناڵی لێڵە کە ئاو لە لقی لێڵەوە دەگوازێتەوە بە نێو تونێلی نەوسوو، بەند و کەناڵی گردی قاسمان کە ئاو لە لقی گردی قاسمانەوە دەگوازێتەوە بۆ نێو تونێلی نەوسوو، بەند و کەناڵی زمکان کە جیاوازە لە بەنداوی زمکان بڕائاوی زیادە کە لە بەنداوی زمکانەوە دەردەچێت دەگوازێتەوە بە نێو تونێلی نەوسوو، بەند و کەناڵی ئیمام حەسەن کە ئاو لە لقی ئیمام حەسەنەوە دەگوازێتەوە نێو بەنداوی ئەزگەڵە کە کۆتا بەنداوی بەشی یەکەمی پرۆژەی ئاوی گەرمەسێرە. ئاستی ئاوەکە چەند مەتر کەمی کردووە و ئەگەر ئەو داتانەی مەسەن لە ساڵانی ڕابردووشە هەتان ئەگەر وەکو بەراوردکاریەک بەکاری بێنین ئەو داتانە چۆنە؟ بەڵێ خۆی بەخێر بێن. لە ڕاستیە ئەم ساڵ بەهۆی کەمبارانیەوە کەم بەفریەوە داهاتی ئاو لە سەرچاوەکانەوە زۆر کەمی کردووە بەنسبەت بەنداوی دەربەنی خانەوە. ئەتوانم بڵێم بە درێژایی مێژووی بەنداوی دەربەنی خان یەکەم ساڵە ئەوەندە داهاتی ئاو کەم بێ. ڕاستە 2008 لەم ساڵ کەمتر بارانباریوە، بەڵام داهاتمان زیاتر بووە. بۆیە ئەو ئاوی لە بەنداوی دەربەنی خان ئەم ساڵ توانرا خەزم کرێ ئاوێکی کەمە بەراورد بە ساڵی پار و هەروەها ساڵانی ڕابردووش. ئێمە لە بەنداوی دەربەنی خان دوو شەپۆلی تری وشکە ساڵیمان بینیوە پێشتر 2001 2008 2009 ئەوانە ساڵانی وشکە ساڵ بوون و باران کەم بووە، داهات کەم بووە. بەڵام ئەم ساڵ ساڵێکی جیاوازترە چونکە داهات هەر زۆر کەم بووە. لە سەدا 20 تێکڕای ساڵانی 6 ساڵی ڕابردوو ئاو هاتۆتە بەنداوی دەربەنی خانەوە، لە سەدا 37 ساڵی پار ئاو هاتۆتە بەنداوی دەربەنی خانەوە. ئەمەش بەهۆی ئەوەی کە لە هەموو ئەو ناوچانەی کە بارانیان ئاویان ئەڕژێتە ناو دەریاچەی دەربەنی خانەوە کەمتر لە 150 ساڵی پار باران باریوە. هۆکارێکی تریش هەیە، ئەویش ئەوەیە کە لە ڕاستیە لەسەر سیروان و لقەکانی لە دیوی ئێران کۆمەڵێک بەنداو دروست کراوە، تونێل دروست کراوە، ئەوانە هەمووی کاریگەریان هەبووە لەسەر ئەوەی کەوانیش لەبەر بێبارانی دەستیان بە خەزمکردنی ئاو کردووە و ئاوێکی زۆر کەم بە ئاراستی بەنداوی دەربەنی خان هاتووە. بۆیە ئەم ساڵ لەگەڵ ساڵی پارە نزیکە 11 مەتر و 30 سنتیمەتر ئێستا ئاستی ئاو نزمترە و بە قەبارەش ئەگەر حسابی کەی نزیکەی 600 ملیۆن سەروی 600 ملیۆن مەتر سێجا ئاو لە بەنداوی دەربەنی خان ئێستا کەمترە و ئێمە لە یەکی شەشەوە لە ڕاستیە دەستمان بە بەرنامەی بەردانەوەی ئاو هاوی نایل بەنداوی دەربەنی خان کرد. کاک ڕەحمان، وەک دەزانی ینی ئاو هاوبەشی هەیە لە نێوان هەر وڵاتێکە و ئەم ڕووبارانش کە هەن توانین بڵێن ڕووباری نێودەوڵەتین، یعنی لە نێوان چەند وڵاتیان لە نێوان سنووری چەندین وڵاتی ئەپەڕێنێت. بۆ مەبەستەوە لە ماوەکانی ڕابردوو وەزیری سەرچاوەکانی ئاو بە تایبەت وەزیری عێراق سەردانی ئێرەی کرد. ئێوە کە چاوتان پێکەوت چ پەیامێکتان پێگەیان و هەروەها هەوڵی ئەوان چییە بۆی لەگەڵ وڵاتی ئێران بتوان قسە بکەن و ئەو ئاوە گل نەدەنەوە؟ خۆی لە ڕاستیە سەردانی دوایین سەردانی جەنابی وەزیر بۆ ئێرە ئێمە هەموو ئەو بابەتانەمان بۆ ڕوونکردنەوە کە ئێمە کێشەی ئاومان هەیە ئەم ساڵ و پێشتریش لە سەردانەکانی پێشووتریشە هەموو ئەو وەزیرانی هاتوونەتە ئێرە ڕوونکردنەوەی پێویستیان پێدراوە. خۆی بڕوا بڕیار بوو لە ناوەڕاستی مانگی 6 وەفدێکی عێراقی بە سەرۆکایەتی وەزیر و
چەند تەکنیکیەک کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیشی تیا بوو بچنە ئێران و گفتوگۆ بکەن لەسەر ئەو بابەتانەی کە کێشەی ئاوی هاوبەشن لە نێوان هەردوو وڵات هەر لە شەتڵ عەرەبەوە تا ئاگاتە ئەم با بڵێن سیروانە زەی بچووکە هەموو ئەو شوێنانەی کە سەرچاوەکانیان لە ئێرانەوە هەڵەقوڵێ بۆیە لە ڕاستیە ئەو سەردانە بە هەر هۆکارێک دواخراوە دیارە لەبەر وەکو ئەوترێ لەبەر هەڵبژاردنەکانی ئێران دواخراوە هیوادارین کە لە داهاتوە بتوانرێ ئەو گفتوگۆیانە و لەو تا ئێستا لەوەتی لە ڕوخانی ڕژێمی پێشووە تا ئێستا هیچ کۆبوونەوەیەکی بەرهەمهێن لە نێوان ئەم دوو وڵاتەیان نەکراوە بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتنیێکی هاوبەش بۆی بگەنە تێگەشتنیێکی هاوبەش لەسەر ئاوە هاوبەشەکان خۆتان نەزانن ئاو بەرەو کەمیت چێ و هەروەها گۆڕانکاری کەشوهەوا زۆر ڕوویداوە پێویستەکانی خەڵک بۆ ئاو زۆر زیادی کردووە ئەمانە هەمووی وای کردووە کە ئاو بێتە سەرچاوەیەکی گرنگی وڵاتان بۆیە هەر وڵاتەوە منەمێ ئەوش باسکەمیانی کاتێکە هەردوو وڵات کە ئاوەکە دەگرنەوە ڕاستەخۆ کاریگەری لەسەر بەشێک لە دانیشتوان و کاریگەری لەسەر زیندەوەرانش دروستەکە هەندێک جاریش هەندێک دەنگ لە ناو بەتایبەت لەلایەن هەندێک سەرکردەی سیاسی کوردەوە هەندێک جار ئەو پەیامە گەێنرێت کە پێویستە ئاوی بەنداوی دەربەندیخانی هەندووکان وەکو چەکێک بەکاربهێنرێت دژ بە خواروی بەنداوەکە کەویش عێراقە ینی ئەوەشی کە ئێمە بدۆدا چونمان کردبێت تا ئێستا پێم وانە وەکو بەڕێوبەری بەنداوی دەربەندیخان ئەمەتان وەکو چەکێک بەکارهێ نابێت و تەنانەت ینی ئێوە ئێستش ئاوتان بۆ خوارەوە بەرداوەتەوە ینی قەت هەبوو ڕۆژێک لە ڕۆژانەوە ئەم ئاوەکو چەکێک بەرامبەر خواری خۆی بەکاربێن وەکو ئەوی کە دەوڵەتی ئێرانیان تورکیا بەکاری هێنێ بەرامبەر بە کورد و بەرامبەر بە لە ڕاستیە بە هیچ جۆرێک حکوومەتی هەرێمی کوردستان واویری نەکردوێتەوە کە جزئێک نییە لە عێراق ئەمە یەک دوو وابیری نەکردوێتەوە کە هیچ کاتێک دەست بۆ کارتی ئاوگرتنەوە یا با بڵێن تینۆکردنی خەڵکی خواروی بەنداوەکان بەرێ ئێمە ئەو شتانە بەپێی دەستور ڕێکخراوە دوو بڕگەی سەرکی هەیە لە دەستوری عێراقیشیشان مادەی سەودەیە کە پەیوەستە بۆ ئەوانەی لە دەرەوەی سنووری عێراقەوە دێن ناو عێراقەوە کە حکوومەتی مرکزی حەسریەن ئەوان بەرپرسن لەوەی تەفاوز لەگەڵ وڵاتانە بکەن مادەیەکی تر هەیە مادەی 114 کە بە هاوبەشی ئاوەکانی ئاوە داخلیەکان لەگەڵ هەرێم و لەگەڵ پارێزگاکانە ئیدارە ئەدرێەوە ئەو دەسەڵاتانەی تهدید کردووە و لە ڕاستیشا ئیتر کاتی ئەوە نییە ئێستا تەنانەت لە وڵاتانیشا ئاو وەکو کارتی سیاسی یا وەکو کارتی اقتصادی یا وەکو کارتی ئینسانی بەکاربهێنرێت چونکە بەڕاستی ئێمە بە تایبەتی ئێران و عێراق لەسەر کێشەی ئاو 6 ساڵ شەڕیان تاقی کردوێتەوە پێشتریش ناکۆشی زۆریان لەسەر سنوور هەبووە ئێمە دوو وڵاتی دراوسین پێویستە کێشەکان بە ئاشتی چارەسەر بکرێەوە پێویستە ئەوەی کە لە سەروی کانێکەوەی ئاگای لێبێ کە خەڵکی خواروی کانێکە تینوێتی ئەبێ حکوومەتی ئێرانیش بزانێت کە ئەو خەڵکانەی لێرە دانیشتوون بە تایبەتی سیروان نزیکەی 2 ملیۆن و نیو خەڵک لەسەر سیروان ئەژین لە ڕووی با بڵێن ئاوی خواردنەوە و بەکارهێنانەکانی ترەوە لە ڕووی باخ و بەراوەوە لە ڕووی با بڵێن ژێرخانی ئابووری ئەو ناوچانەوە خۆتان نەزانن دیالە سەبەتەی میزرەبەنی هەموو عێراق لە دیالێ هەموو ئەو باخ و بەراوانەی کە لە دیالەن ئەگەر ئاو نەبێ هەمووی وشکە بێتەوە هەموو ئەو خەڵکانە تووشی گەورەترین گرفتی ژیانی ئەبن و هەروەها گەورەترین گرفتی ژینگەیش لەو ناوچانە ڕوئەدا بۆیە هیوادارم نەگاتە ئەو حاڵەتانە و بتوانن هەموو کێشەکان بە سلمی چارەسەر بکرێت. ئێستا ئەو کاک ڕەحمان ئاوتان بەرداوەتەوە بۆ بەشی خوارەوە ئەو ئاوە چەندێکەوە ئێمە لە ڕاستی تا ماوەی چەندێکی تریش ئەو بەردا ئێمە لە ڕاستیە پلانمان هەیە وەکو بەنداوەکان لە هەرێم و بەنداوی دەربەنی خانیش کە لە یەکی شەشەوە تا یەکی 11 دیاریمان کردووە بەشی لانی کەمی پێویستەکانی خەڵک هەر لە دەربەنی خانەوە تا ئاگاتە هەموو شار و شارۆچەکانی تر تا بەنداوی حەمرین ئاوی پێویست بەرەدەینەوە و ئێمە ئێستا 30 مەتر سێجا لە چرکەیەکە ئاو لە بەنداوی دەربەنی خانەوە بەرەدەینەوە بۆ ئەو ناوچانە لە کاتێکە ئێمە تەنها نزیکەی پێویستی و ناوچە پڕەکاتەوە ئەمە لانی کەمی پێویستەکانی خەڵک و پێویستی ژینگەیی سیروان پڕەکاتەوە بەڵام ئەمەمانای ئەوە نییە کە بۆ نمونە وەکو ساڵی پار ئێمە بتوانین کە ساڵی پار نزیکەی 3 بەقە ئێستا ئاومان بەرداوەتەوە یا زیاتر 4 بەقە ئێستا ئاومان بەرداوەتەوە کە خەڵک بە ئارەزووی خۆی کشت و کاڵی کردووە هەموو جۆرە کشت و کاڵێکی کردووە هەموو جۆرە بەراوێکی کردووە لە ڕاستیە ئەم ساڵ
دەوائری کشت و کاڵ لەو ناوچانەوە تەنانەت لە ناوچەی دیالە هەر با بڵێن زراعەتی هاوینە هەر قەدەغە کراوە پێویستە نەکرێت چکە ئەوان کێشەی ئاوی خواردنەوەیان هەیە ئێستا لە دیجلەوە ئاویان بۆ هێنرێەوە هەروها حەمرین بەشی هەموو پێویستەکانی ئەوان ناکە بۆیە گرفتەکە ئەم ساڵ گرفتێکە پێویستە وەکو ئەوەی کە هەیە تەعاملی لەگەڵا بکەین بۆەوەی هیچ نەبێ ئینقازی خەڵک بکەین لە تینوێتی و هەروها ئینقازی ئەو باخ و بەراوانە بکەین کە زۆر زۆر گرنگن نەفەوتێن ئەم ساڵ کە ینی کرۆکی هەموو کێشەکانیش هەر بۆ خۆی دروستکردنی بەنداوە ینی مەسەرن ئێستا ئێران تورکیا با بڵێن کە بەنداویان لەسەر سەرچاو ئاوەکان دروستکرۆ کە دەڕژێتە ناو خاکی کوردستان و عێراقەوە مە خودی کێشەکە خۆی بەنداو بێت کە دروستی کرد خۆی ئەزانی چییە کێشەکە چییە ینی تۆ ئێمە با بڵێن لە سنووری هەرێمی کوردستان و عێراق ئێمە هەموو شوێنانەی کە پێویستە بەنداویان لێ دروستکرێ ئەو ناوچانن کە تۆپۆگرافیان جیاوازە ینی ناوچەی هەرێمی کوردستان یعنی تۆ ناتوانانی لە جنوب بەنداو دروستکەی ناتوانانی لە ناوەڕاستی عێراق لە هەندێک شوێن تەنها بەنداوی تەنزیمی دروست دەکەن بۆ مەسائلی ئڕوائی و مەسائلی بەرزکردنەوەی ئاستی ئاودنە ناتوان بەنداوی خەزنی دروستکەن چکە بۆ یەکەم تۆپۆگرافیان مساعد نیە و ناوچانە بۆی بەنداوی دروستکرێت دوو دروستکردنی بەنداو لەو ناوچانە هەمووی ئەبێ بە هەڵم و ئەبێ بە کێشەی ملوحەوەوانە دروستەکە ینی گرفتی گەورە دروستەکە لە ڕووی گونجاییەوە نەبوو بەڵکم لەو لایەنەیە کە بۆ خۆی بەنداو لە زۆر دەوڵەت هەیە مەسەرن بەنداوەکان دەتەقێنەوە چکە ئەمە با بڵێن لە ڕووی ژیانی زیندەوەریش کە لە ناو سەرچاو ئاوکان کێشەش بۆ ئەوان دروست ئەکات و لە ڕووی پاکردنەوە کۆمەڵک لایانی تری هەیە بەڵام ینی ئەوەشی کە هەیە مەسەن هەردوو دەوڵەتی ئێران و تورکیاش کە ئێستا بەنداویان دروستکرد لەسەر سەرچاو ئاوەکان ئەمەیەکێکە لەو کێشانەی کە ئێستا ئێمەوەکو کورد یاخود هەتا عێراقەکانیش بەدەستی ئەم کێشەیە دەناڵێنن بڵێ بەنداو خۆی بە کێشە نازانی بڵێ نەخێر بەنداو بۆ خۆی جۆرێکە لە حل ئەزانی چۆنە ئەوە تۆ لە ڕووی ژینگەیەوە گەر باسی کەی بۆ وڵاتێک کە ئاوی زۆرە هیچ مشکلەیەکی نییە ئەوە فەرقی هەیە بەڵام لە هەموو دنیاە ئێستا بۆ نمونە وڵاتێکی وەکو کۆریا 1200 سەروی 1200 بەنداوی هەیە و ساڵانە مەلاین دۆلار بەهۆی لافاوە کێشەی بۆ دروستە بێت چکە بەنداو یەکێک لە ئینەکانی مهمە ڕئیسەکانی ئەوەیە کۆنتترۆلی لافاوت بووەکە لە شوێنێکا تۆ نایاڵێ زەرە ڕوزیانەکانی لافاو بۆ جۆرە بن کە لە وڵاتان ڕووەدا دوایی تۆ لە وڵاتێکی کەم باران و کەم ئاوی ینی ئێمە لە ڕاستیە ڕاستە وەکو پێویست سوودمان لە ئاوەکانمان نبینیەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان بەڵام وڵاتێکین پێویستە ئێمەش وەکو لە جاتیەوەی بڕۆین لە وڵاتانی دراوسێ بپارڕێنەوە بڵین ئەو ئاوەی کەی هاوبەشین لە نێوانە بمان دێ ئاوی خۆمان ئێمە ئیداری ئاوەکەی خۆمان بەباشی بکەین بەو جۆرەی کە کەمترین خەسارەتمان هەبێت زۆرترین بڵین دروستکردنی بەنداو کوردیان عێراق ناچارەکە ئەویش بە هەمان شێوە هەمان کارتی دروستکردنی بەنداو بەکار بێنێتەوە بۆەوەی ئێمە هیچ وڵاتێکی تر بۆ نمونە وەکو عێراق هیچ وڵاتێکی تری لە دواوە نییە بۆی بڵین ئەو ئاوەی ئەو بەنداوانی کە دروستیەکە کێشە بۆ وڵاتەکانی دراوسێ بگرە بۆ ناوخۆی خۆیەتی یعنی دروستکردنی بەنداو لە بۆ نمونە لەم ناوچانە کە بارانی زۆر لێ ئەبارێ ئێمەگەر لە زستانە بتوانین ئاو کۆکەینەوە ئەتوانین لە هاوینە وە شوێنێکیشە لەبەرەوەی ساردا لەبەرەوەی شوێنەکانی گونجاوە بەهڵمبوونی کەمتر هەیە یعنی کێشەی ژینگەی کەمتر دروستەکە لەبەرەوە زۆر گرنگە ئەو شوێنانەی کە گونجاون بۆ نمونە ئێمە شوێنێکی وەکو بەخمە لە سەرزەی گەورەیە زۆر گرنگە ینی ئەکرا ئەگەر ئەو بەنداوە دروست کرێ ئێمە ئەو کێشانەمان نەبێ ئێستا دیجلەی سەرەکی لە تورکیاوە تەنها 7 مەتر سێجا لە چرکەیەکە ئاوە نێرێ بۆ 200 مووسڵ لە ڕاستی ئەم ئاوە زۆر کەمە لە چاو ساڵانە نزیکەی لە 125 ساڵانە بۆیە تۆی تر وڵاتانی دراوسێ حەقیان داوەتە خۆیان ئاوەکانی خۆیان لە وڵاتی خۆیانە بۆ خۆیان ئیستیسمارکەن لێرەوە ئاوە گوێزێتەوە بۆ شوێنێک ئەوە لە قانونی دەوڵەتی چارەسەرەکانی ترچی نەگەر ئەو چارەسەرەکانی تریش وەکوتم لە ناوخۆ ئێمە دەست بە کۆکردنەوە و دەست بە ئاوە بگرین دەست بە کۆکردنەوەی بکەین دەست بە گۆڕانکاری لە با بڵێن لە ڕێگە چارەی ئاودان بگۆڕین لە کلاسیکەوە بۆ تەکنەلۆژیای نوێ کە بە تەنقیت و پرژاندن و ئەوانە ئاو بدرێیانی ئاو بە کەناڵی فری نەڕوا بۆ با بڵێن پرۆژە ئاودێریەکان یعنی با بڵێن ئەو بۆ نمونە ڕێڕەوە ئاوەکانمان بپارێزین بەو نەوە نەبێت کە وەکوەوەی لە سیروانە هەیە ئەو غەسالەی چەولمانە ئەوەندەیان چاڵ و چۆڵی و بەرز و نزمی دروست کردووە کێشەیەکی ژینگەی گەورەیان لەسەر سیروان دروست کردو هەموو ئەوانە بهێنەوە سەر ڕێگای ڕاستی خۆی و ئاوی ماڵانیش بە جۆرێک پاکرێتەوە کە خەڵک بتوانێت سوودی لێ ببینێ هاوکات ئێمە نەشوەستین لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ وڵاتانی دراوسێش دەست بە وتوێژ بکەینەوە بەبەی بەرژەوەندی هاوبەشی هەردوو وڵاتە چی ئێران و عێراق چی عێراق و تورکیای عێراق و سووریایە بۆ ئەوی بتوانین ئێمە لانی کەمی بەشە ئاوی
ئەم وڵاتە لەو وڵاتانەوە بهێنینەوە ناو سەرباری ئەوەی کە لە ناوخۆی خۆشمانەوە دەست بە ڕێخستنەوەی ئاوی خۆمان بکەین. ئاسایشی ئاو و خۆراک و کشتتوکاڵ لە مەترسیەکی گەورەدایە ئەگەر هەیە جەنگی جیهانی سێەم لەسەر ئاو ڕوو بدات. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لە ئاستی ئەم کارە ساتە گەورەدا بێدەنگ و بێهەڵوێستن. تا بەرنامێکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.